سڵاتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕەتەفقم بەڵخێ شوی بەرنامی پانۆراما پێتان گەیشتنەوە بۆ قسەباسکردن لەسەر هەوڵ و ڕۆڵی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکان و لە چارەسەرکردنی کێشەکان و کۆکردنەوەی سەرجەم لایەنە سیاسیەکان هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ئالانگاری و مەترسیە قورسە و گەورانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و هەروەها لە داهاتووشدا وەکو مەترسیەکان کە باز دەکرێت ڕوبەڕووی عێراق بێتەوە. ئەم هەوڵانە بەچی گەیشتووە ڕۆڵی سەرۆکی یەکێتی لەو بارەیەوە چۆنە لایەنە سیاسیەکان تا چەند کاریگەرن بە ڕۆڵی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەوڵەکانی یەخستن و دروستکردنی کۆدەنجی لە عێراق و لە هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسیە دەرەکیەکان و هەروەها ئەو مەترسیانی کە لە دەرەوەی سنوور لە هەرێمایەتی و هەروەها لە هەندێک وڵاتەوە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و عێراق دەبێتەوە. گفتوگۆکەین لەسەرم بابەتە بە میوانداری برای بەڕێزمە کاک پێشڕەویسی چاودێری سیاسی کە بە سوپاسەوە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە هەروەها بڕیاریشە دکتۆر بڕیار ڕەشید ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بێتە ستۆدیۆ بەڵام تاوەکوم ساتە نەگەیشتۆتە لامان. سەرەتا لە کاک پێشڕەوە دەست پێکەین چونکە جەنابیان ئامادەن لە بەرنامەکەیە. کاک پێشڕەو سڵاوت لێبێ کۆمەڵێک هەوڵی یەک لە دوای یەکمان بینی کە لەلایەن خودی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەدرێت بۆ بە تایبەتی یەخستنەوە و ڕێخستنەوەی گوتاری سەرجەم لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و دواتریش لە عێراقیش بینیمانم هەوڵانە. ئەمە بە ئامان جێوەیە کە مەترسیەکان لەسەر هەرێمی کوردستان بە تایبەتی دوور بخرێتەوە لە داهاتووشداگەر هەر مەترسیەکە بێ بۆ عێراق. ئەم هەوڵانە چۆن دەبینن و کاردانە و بە دەنگەوە هاتنی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و عێراق چۆن هەڵەسەنگێنن؟ فەرموو. ئەم کاتێ ئێوە بینەرانتان باش؟ زۆر سپاس. لە ڕاستی کاتێک ئێمە بینەری ئەم زنجیرە کۆبوونەوانەی چەند ڕۆژی ڕابردوو هەم لە دوکان هەم لە بەغدا دەبین ئەحساسێک لامان دروست دەبێت کە ماوەیەکی دوور و درێژە ئەم کۆبوونەوانە ئەنجام نەدرابوون. ئەمانە تێستی خواڵێ خۆش بوو جەنابی مام جەلال بوو بەر لەوەی ژیان ئاوایی بکات چونکە جەنابیان بیرکردنەوەیان ڕامانی هەمیشە وا بوو کە مێز ببێتە شوێنی بەریەکەوتن یا شوێنی بەلاوەنانی ناکۆچەکان بوو. بۆیەش بەوە مەشهور بوو بەناوبانگ بوو کە هەمیشە نەیار و دۆست و دژەکانی هەموو لەسەر یەک مێز کۆ دەکردەوە. ئەمانە بۆ وڵاتێکی فرەیی هاوشێوەی عێراقا کە فرەدەتەوە فرە مەزهەب فرە ململانەی حیزبی فرە کەلتور فرە کۆمەڵک فرەیتر باشترین ئەزمون بوو کە لە ماوەی ڕابردوو لە دوای پرۆسسی ئازادی عێراق تا ئەم ڕۆژگارەی کە جەنابیان ژیان ئاواییان کرد ممارەسە دەکرا و تێز دەکرا. هەر ئەوەش بوو مای قبولکراوی زۆرینەی هێزە جیاوازی عێراقیەکان بوو. هێزە جیاوازی عێراقیەکان لە ناو شیعە، هێزە جیاوازیەکان لە ناو سونە، بە هەمان شێوە هێزە جیاوازیەکان لە ناو باشووری کوردستان لە هەرێمی کوردستان. کاتێک لە چەند ڕۆژی ڕابردوو دەیبینین ئەم دووبارە تێز دەکرێتەوە، ئەم تێستەیە ئەزمون دەکرێتەوە. بێگومان بەر لە هەموو شتێک مای خۆشحاڵی و قبولکراوی هێزە سیاسیەکان بوو اینجا کۆمەڵانی خەڵکی کوردستان. شاهێدیش لەسەر ئەم قسەی من کاتێک دەیبینین لە دوکان کۆبوونەوە دەکرێت کۆی هێزە سیاسیەکان یان ژمارە هەر زۆری هێزە سیاسیەکان بەشدار دەبێت ئەمە نیشانەی وایە ئەم ڕێگایە مای قبول و مەقبول کراوە لایەن هێزە سیاسیەکان. بە هەمان شێوە کاتێک لە بەغدا دەیبینین بەرفراوانتر هەموو هێزە سیاسیەکان بەشدار دەبن دیسان ئەمە شێمایە لەسەرەوەی کە هێزە سیاسیەکان ئەم ئەزمونیان لا قبولە و بۆیە هەنگاوی بۆ دەبن. بۆیە لە هەردووک حاڵەت خێرا لێککەوتەی ئیجابی دروست بوو. ئەگەر پڕکردنەوەی پۆستە وەزاریەکانی کابینەکەی مەحەمەد شیعە سوودانی یەکێک بی لە هەنگاوەکانی، ئەگە کاراکردنەوەی مادەی 130 یەکێک بێ لە هەنگاوەکانی، هەنگاوێکی تر گرنگتر لە هەمویان ئەوەیە وا خەریکە تێگەیشتنێکی هەمەلایەنە لە مەڕپاراستنی هەرێمی کوردستان و سنوورەکان دروست دەبێت. من لەوە گومانم نییە کاتێک مەحەمەد شیعە سوودانی لەگەر بەرامبەرەکەی کە سەرۆک کۆماری ئێران ئیبراهیم ڕەئیسیە دادەنیشی بەشی زۆری ئیلهامی قسەکانی بریتێ لەم کۆبنەوەیە سەرچاوی کردێکە کۆی هێزە سیاسی یان هێزە باڵا دەستەکان لە بەغدە لە ماڵی ماما کۆبوونەوە. کەواتە ئەمانە
بریتین لەوت ئەزمونە قبول کراوە پەسەند کراوەی لای زۆرینەوە کە ئێستا کاک پاپڵ تاڵەبانیەوە خەریکە پەیڕەوی دەکات بۆیە من بەش بە حاڵی خۆم وێڕای بارگاوی بوونم بەو تێستەی کە پێم وایە 100 سەعاتی دانیشتن باشترە لە 1 سەعاتی ناکۆچی و دژبەیەک بوون ئەمە بەردەوامی هەبێت لە قازانجی دۆسیەکەمان دەبێت لە قازانجی ممارەسەی سیاست دەبێت و لە قازانجی وەلاوەنانی خاڵە ناکۆکەکان و کۆکردنەوەی خاڵە کۆکەکان دەبێت بۆیە ڕێگا ڕاستەکە لە بەردەم هەرێمی کوردستان ڕێگا ڕاستەکە لە بەردەم هێزە سیاسیەکان بە هەرێمی کوردستان تۆ عێراق بەمانە فراوانەکەی ئەوەیە کە دابنیشن لە یەک مێزە بابەتە حیزبیەکانیان بەلاوە بنێن بابەتە گشتیە بەرفراوانە باڵاکە بخەنە بەرچاویان کە پاراستنی یان پاراستنی ژینگەی ئارامە وەکو چۆن ئێمەی کورد پێویستمان بەوێ ژینگەیەکی ئارام لە هەرێمی کوردستان دروست بێت بە هەمان شێوە سونەکانیش وایان دەوێت بە هەمان شێوە شیعەکانیش بۆیان دەبێت چونکە لای هەمومان ڕوونە عێراقی دروستکراوەی لای 2003 لەو سێ گۆشەیەوە پێکهاتووە کە گۆشەیەکیان سونەکان نوێنەرایەتیان دەکات بە هەمان شێوە گۆشەیەکیان کورد نوێنەرایەتی دەکات گۆشەیەکیان شیعە دەرکەوتووە ئەگەر ئەم سێ گۆشەی ناو ئەم هاوچێشە سێلایەنەوە تەباو تێگەیشتوو بن باشتر توانرای ژینگە ئارامێکە بێ بۆیە ئەگەر ئەم ژینگە فراوانە یان ئەم تێگەیشتنە فراوانە کاراکتەرەکەی یان دەست پێشخەرەکەی کاک پاوڵ تاڵەبانی بێ بۆ ئێستا شیاوی ئەوێ ئێستایش بکرێت و دەستخۆشی لێ بکرێت ئەمە لەلایەکی تریشە ئێمەمانان هەمومان بینەر بووین کاتێک لە دوای ژیان ئاوایی جەنابی مامجەلەل هەمیشە کورد بەشدار بوو لە پرۆسەکان هیچ کاتێک کورد سەروەستان نەبوو بۆ ڕێخستنی پرۆسەکان ئەگەر ئەم تاقیکردنەوەانە هۆکار بێت بۆ گەڕانەوەی سەروەستایی و یان پێدانی کابانێک بۆی لە مەودووە کاراکتەرە کوردیەکان تێدا سەروەستا بن بێگومان مایستاییشە چونکە تۆ هەر کەسێک خاوەنداری مێزی کۆبوونەوەی دانیشتنەکان بکە باشتر دەتوانانی داواکانی بچەسپێنی و باشتریش دەتوانێت ڕامانێکی گشتگیر دروست بکات هەر لەبەر ئەوەشە کە ئێستا دەیبینین لە ئەمڕۆ لە کەرکووکە قەرەبووی بەشێکی زۆری جوتیارەکان دەدرێتەوە کە ماوەیەکی زۆرە قەرەبوو نەکراوەتەوە هەر ئەوەشە کاتێک دەبینین مادەی 130 کارا دەبتەوە ئەگەر چی وەزیرە کوردەکە لەوێ کاخالی شوانی ڕۆڵی کاریگەری هەیە بەڵام لە دوجار ئەمە خۆی لەم سیاسەتە گشتگرێتە دەبێنێتەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەوێت نوێنەرایەتی بکات بەوەی دیسا ماڵیمان بکاتەوە مەکۆ بۆ کۆبوونەوەی یارەکان و یارەکان بۆ دژەکان و کۆکەکان لەوێەوە ببێتە هەمەلایەنە ڕامانێکی گشتگر دروستکە باشە کەواتە کاگێ پێشەوەیانی جوڵەکانی هەم سرۆک باڤڵ کە لە بەغداوە لە هەرێمی کوردستان ئەنجامیەداوە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە میحوەرە جیاوازەکانی سیاسەتکردن لە هەرێمی کوردستان و لە عێراق بەگشتی لە ناوخۆی عێراق و هەروەها بەگشتی لە هەرێمایەتی و لە ناوچەکەدا پێمان دەڵێت هێشتا پێگە و قورسایی و هەروەها ڕۆڵی استراتیژی یەکێتی بۆ سەر ئاراستەی ڕووداوەکان ئەو ڕۆڵەیە کە هەمووان لی دەخوازن و هەروەها عێراقیەکانیش بەگشتی لی دەڕوانن و سەرکردە سیاسێ جیاوازەکان لە عێراق و هەرێمی کوردستانیش لی دەڕوانن ئەم ڕۆڵە ئەتوانین بڵێن قورسایی یەکێتی لە ناوچەکە و لە هەرێمی کوردستان و لە عێراق دەباتە پێشەوە یاخود نەخێر یەکێتی خۆی پێویستی بەوە نییە قورسایی و ئەکتیڤێتی دیار بێ ئەوە تا ئەوەیە کە لە مەیدانەکە دایبینین و ئەوەی جەنابەت کەشیکردنەوەی بۆ دەکەی ئەوە دەرەنجامەکەیەتی کێسە خەڵکی کوردستان و عێراق دەیبین لە ڕاستیە ئەم ڕۆڵە سەلمایە ئێمە دەیبینین بەر لەم دانیشتانە کاتێک هەڵبژاردووە هەمین پرۆسی هەڵبژاردن لە پەرلەمانی عێراقا دروست بوو کۆمەڵانی خەڵک بەشدار بوون تێیدا لەوێشەوە هێزە سیاسیەکان دانیشتنیان کرد دوای ڕێخستنەوەی پەرلەمان و لەوێندەرەوە بینیمان بەشێکی زۆری کە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ئەم تابلۆی ئێستا نیگارکێشەکەی بوو ئەگەر ئەو نەبووایە ئێستا بە شێوەیەشتر کاراکتەرە باڵاکانی پۆستە سیادیەکانی عێراق خەڵکی تر بوون ئەمە ڕۆڵی کاریگەری ئەم حیزبە دەسەلمێنی کە سەلما
بە هەمان شێوە قۆناغی دوای ئەویشەوە ئەگەر هێزە سیاسیەکان ئەمە لە یەکێتی نیشتیمانی کوردستان چاوەڕوان نەکەن خۆکو بەغدا پڕی لە کۆشک بۆ کۆشکەکەی مامجلای هەڵدەبژێرن بەغدا پڕە لە ماڵ بۆ ماڵەکەی مامجلای هەڵدەبژێرن بە هەمان شێوە کوردستانیشەوە خۆ کوردستان هەر ماڵی مامجلالی تێدا نیە لە دوکانەوە کاتێک بەشی زۆری هێزە سیاسەکان ئەوێ هەڵدەبژێرن کەواتە ئەمە وەکوتم لە وەڵامی پرسیاری پێشووترتان ئەم ئەزمونە زۆرینەی عێراقیەکان دەیخوازن چونکە کۆمەڵانی خەڵکی عێراق بە هەموو جیاوازیەکانیان باجی زۆری ناکۆچیەکانیان داوە دەیانەوێت ئەم فترە خۆڵەمێشەیە کە لە ئێستا فترەی خۆڵەمێشی حکومڕانیە بە شێوەیەک بێت کە ناکۆچەکان بەلاوە بنێن بتوانن جۆرێک لە جۆرەکان ژینگەیەکی ئارام لەباری سیاسەتە ژینگەیەکی ئارام لەباری ئابوووریە ژینگەیەکی ئارام لەباری کۆمەڵاتیە فراهەم بکەن بێگومان مەیسەربوونی ئەم ژینگانەش بە دانیشتن و دیالۆگ دەبێت بۆیە ئەگەر پێشڕەوی ئەم بابەتە ئەگەر ئەندازیاری ئەم بابەتە یەکێت نیشتیمانی کوردستان بێت مایە قبولکراوی هێزە سیاسیەکانە وەکو بینیشمان لە ڕۆژانی ڕابردوو سەلما بۆیە ئەم سەلماندنە ئیوێ بەردەوامی پێ بدرێ ئەم سەلمانە ئیوێ هێزە سیاسەکان ئەوانەی کە لە ماوەی ڕابردوو ئەگەر لە ژمارەی کەمیشە پاڵپشت نەبوون لە داهاتووە پاڵپشت بن چونکە ئێمە هەمووان دەیزانین ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە بەردەم ئاڵوگۆڕێکی سیاسی خێرادایە لە بەردەم ئاڵوگۆڕێکی ئەمنی خێرادایە لە بەردەم ئاڵوگۆڕێکی تەنانەت کۆمەڵاتی خێراشدایە بۆیە دۆستەکانی ئێمە هەمیشە ئامۆژگاری هەرێمی کوردستان بەوە دەکەن ناکۆچیەکان بەلاوە بنێن کۆک بن وەکو چۆن ئامۆژگاری هێزە عێراقیەکان دەکەن کە ناکۆچیەکان بەلاوە بنێن کۆک بن بێگومان کاتێک ئەندازیارێکی پەیدا دەبێت یان هەر کەسێک ئەندازیاری ئەم بابەتە بێت ئەوها دەستخۆشی لێ دەکەی وەکو ئەوەی لە کۆبنەوەکانی کاک پاوڵ تاڵەبانیە دەستخۆشی لێکرا دەست خۆشکاگە پێشڕۆ دێمە خزمەت جەنابێت دەچمە لای دکتۆر بڕیار کە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە ئێمە دیارە بە هەڵە وتمان کە دێتە ستودیۆ بەڵام لە بەغداوە لەگەڵمانە چکە و ینی سەرقاڵی کاری پەرلەمانیە لە بەغدا دکتۆر بڕیار سلااو دێ بە سپاس بۆی کە کاتی خۆت بەخشی بێمە لە بەرنامی پانۆراما گفتوگۆ بکەین لەسەر ڕۆڵی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوورخستنەوەی مەترسیەکان یاخود لە ڕوبەڕوونەوەی مەترسیەکان و ینی کاک پێشڕۆ و جوان هێمای بۆ کرد و ئاماژەی پێدا ینی بەغدا بۆ نمونە نەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم بەغدا پڕە لە کۆشک و پڕە لە ماڵی سیاسی هەڵبژاردننی ماڵی سەرۆک مامجەلال لە بەغدا و قوبولکردنی بانگێشتی سەرۆک باوڵ جەلال تاڵەبانی وەکو سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەلایەن سەرجەم سەرکردەی لایەنە سیاسەکان لە عێراق کە لە ماڵی مام لە بەغدا کۆ ببنەوە و بینینی ئەو دەرئەنجامە گەورانە کە بۆ ینی چارەسەرکردنی زۆرێک لە کێشەکان و دوورخستنەوەی ئەو مەترسیانەی کە بۆ هەرێمی کوردستان و عێراق لە ئارادایە لە دەرئەنجامی ئەو کۆبوونەوەی ماڵی مام ئەمانە بەڕاستی چیمان پێ دەڵێن و ڕۆڵی یەکێتی چۆن هەڵە سەنگێنن لە ئێستادا و ڕۆڵی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن دەبینن لە جوڵە سیاسیەکان لە عێراق بە تایبەتی دکتۆر بڕیار سەرەتا سلااو لە جەنابی شۆ سلااو لە زمانە بەڕێزەکەشتان و لە بینرانی خۆشەویستی کەناڵی کورسات بێگومانەوەی کە جەنابە ئاماژەی پێئیت ئەگەڕێتەوە بۆ باگراوندێکی مێژووی هەیە لە مێژووی نوێی عێراقا بە تایبەت لە دوای 2023 کە قسەی لەسەرەکردنەوەیە یەک شوێن یان یەک مەکانێکە بۆتە هۆی کۆکردنەوەی هەموو لایەنە سیاسیە جیاوازەکان سەر ڕای بیر و بۆچوونی زۆر جار توندی دژ بەیەک بە هەموو ئەو جیاوازیانی چێ مەذهبی بێ یان با بڵێن دینی بێت یاخود قەومی بێت ماڵی مام جەلال بوو لە مدەی ڕابردووە کە توانێت ئەو لایەنە کۆ بکات و لەسەر مێزی گفتوگۆ و کێشەکان چارەسەر بکات ئەمە تەنها کۆکردنەوەی لایەنەکان نییە وەک زۆرێک کە بەداخەوانی کە هەمیشە زمانیان لەسەر ڕەخنەگرتن و لەسەر بێئومێدی ڕاهاتووە ئەڵێن تەنها کۆبوونەوەیەک نەخێر ئەمە تەنها کۆبوونەوەیەک نییە ئەمە هەنگاوێکی زۆر گەوری مێژوویە بێت بۆ عێراق و بۆ کابینەکەی سودانیش و بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیش لەبەرەوەی من یەک نمونەی بەسیط بۆ جەنابێ نمونە لەسەر قورسایی ئەو کۆبوونەوەی کە ئەنجام درراوە یعنی لە مدەی ڕابردووە زۆر کوت لە سیاسەکان هەموو کوت لە سیاسەکان قسەمان لەسەر مادەی 140 کردووە لەسەرەوەی کە کتابیش بەرزکرات و داواش کرد هەرچەندە بەشێکی زۆری کارەکان لەناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەوڵی بۆ ئەدرێت و ئێمە کاری لەسەرەکەین بەڵام مەرج نییە زۆر جار
وەکو پێویست ناڕات بۆچی چونکە جیهتێکی سیاسی لە پشتەوە هەیە یان ئیتیفاقیەکی سیاسی هەیە لە پشتەوە کە ناهێڵێت بربەستە ڕێگرە ناهێڵێت ئەمانەوەکو خۆی بڕات بەڵام تەنها لە کۆبوونەوە ڕاستەخۆ قەرادرا کە لیژنەی مادەی 140 کارا بکرێتەوە ئەمە یەکێکە لە هەنگاوە زۆر گرنگەکان چونکە لە دوای 2014 یان نەتوانین بڵێن لە پێش 2014 ئەمە پەک خراوە وان پەکخستنە ڕۆژ بە ڕۆژ وای کردووە نەک تەنها مادەی 140 بەڵکو ئیمتیازەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان کەم بکرێتەوە مافەکانی لێ بسەندرێتەوە یاخود لی زەوت بکرێت ینی والێتەوە هاوڵاتیان لە چاوەڕوانی بودجێ لە چاوەڕوانی موچەیە لە چاوەڕوانی خزمەت گوزاری سەرەتایەکانە والێتۆ پەیوەندەکانیان نەخرا بۆ کە بە خەبەری بە پەلە و بە خەبەری دڵخۆشکە لەنەوە بودجە نێرێت یان نانێرێ با بڵین لە چەند مانگی داهاتوە لە چەند ڕۆژی داهاتوە نێرێت ئەمانە خۆی بۆ خۆی کێشەی باگراونتی قوڵی سیاسین کە ڕوویداوە بەهۆی ئەو سیاسەتە ئەتوانین بڵین هەڵەیەی کە لە هەرێمی کوردستان لە مدیر ڕابردەوە کە ڕووکراکە ئەوەی هەرێمی کوردستان جیاب بکرێتەوە لە عراق لەبەرەوەی کەمە باسی مێژوونی عراق دوای 2023مان کرد جنای ماندرا زۆر بە واضحی لەو واقعەت تێگەشت بوو کە خۆشگوزرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و داهاتووی مانەوەی هەرێمی کوردستان بۆ مانای کاڵێن هەرێمی کوردستان بەندەبەوەی کە پەیوەندەکانمان باش بێت لەگەڵ عراقە کە نزیک بین لەگەڵ عراقە لەبەرەوەی دۆخە ئیقلیمیەکە و نێودوڵەتەکە وای کردووە کە هەمیشە لە مەترسیایە هەرێمی کوردستان لە مەترسیایە لەلایەن دەوڵەتانی جیوار و دەوڵەتانی ئیقلیم و بگرە زۆر جار کە لە مودێ ڕابردووشە چەند هەنگاو بەدەستی نێو خۆی نراوە لەبەرەوە هەمیشە پێی باش بوو یاخود پێی گونجاو بوو و پێی ڕاست بوو کە پەیوەندیەکان لەگەڵ عراقا پتەو بێ وڵا هەر دکتۆر بڕیار ببرێت خواقسەکانیش پێ بڕم لەسەر ئەو مەسەلەی نزیشی یەکێتی و نزیک خستنەوەی بیر و بۆچوونەکانی جیاوازی هەرێمی کوردستان لەگەڵ لایەنە سیاسی لە عراقیەکان یعنی زۆر جار لە ڕابردوو و لە ئێستاشدا ینی بینی ومانە ینی یەشێتی باجی ئەمەی داوە کە یەشێتی لە پێناو خاگ و نیشتیمان و نەتەوە ویستوێتی ئەم نزیکبوونەوە لەگەڵ لایەنە سیاسی عراقەکان هەبێ بەڵام بینیمانە لە هەرێمی کوردستان لەلایەن هەندێک لایەنەوە بە پێچەوانەی ئاراستەکە قسەکراوە و زۆر جاریش تۆمت بۆ یەشێتی نیشتیمانی کوردستان دروست کراوە لە بەرامبەر ئەمەیە ینی ڕاستیەکان چیمان پێیە لە بەڕاستی من لە مودەی ڕابردووش لە هەڵبژاردنەکانی 12/5/2008 زۆر قسەم لەسەرەوە کرد کە گرنگە پەیوەندی هەرێمی کوردستان و حزب سیاسەکان لەگەڵ عراقە زۆر بتەو بێت دوو جیهەت یا با بڵێن دوو مێنتاڵەتی کە پێچوانی یەکێتی بیریان کردوتەوە هەم حزبە پۆپۆلیستەکان و حزب توتالیتارەکان کە لە مودەی ڕابردووە من زۆر بەڕوونی وتومە نە سیاست بە عینادیە کرێت و نە بەوەی کە پێداگری بکەی لەسەر مەسلەیەک و پێت وابێت کە نقطەیەکە دات ناوە ئەمە هێڵی سوورە ناکرێت هیچ خاڵێک بهێڵیتەوە بۆم فۆزات ئەمە یەکێک لەو هەڵانی کە ئەکرێت و زۆر جار هاوڵاتیان و هەرێمی کوردستان و بڵین ئەبنە قوربانی یەکێک تریش لەوانی کە هەمیشە پێمان وابێت ینی ئەو بیرکردنەوە پۆپۆلیستی کە ڕخنەگرتن لە هەموو شتێک و چۆنەڵی پەنابردن بۆ بابەتی لاوەکی و بارزکردنی ئەو بابەتان لە کاتێکە گرنگی نەدان بە بابەتە قوڵەکان مادەی 140 یەکێک لەو بابەتانی کە زۆر گرنگە بە پەرۆشەوە بۆ هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن بە معارەزەوە بە دژی یەکێتی و بە یەکێتیەوە و چونکە لێرە لە هەموو کەناڵە عراقیەکانی کە سەر بە شیعە بێ نەبێت زۆر بە گرنگی و باسی ئەو بابەتاکەن وەکو بابەتێکی زۆر وەکووتم نقطەیەکی وەرچەرخان باسێکە چونکە کارەکردنەوەی مادەی 140 تەنها معنای کارەکردنەوەی مادەی 140 نیە نهروکو جەنابی شوتەوە بەڕاستی ئەمە ڕووداوێکی مێژوویە بۆ خۆی بەڵێ بێگومان وەکووتم ئەمە تەنها ئەو فەقرەیە نیە بڵین مادەیەکی دیاریکراوی ناو دەستور واتە گەڕانەوە بۆ دەستور کارکردن بە دەستور واتە چی واتە زامنکردنی مافەکانی کە هاوڵاتیانی عراق و چی هەرێمی کوردستانیش بێ چکە ما زانیم دەستور لە سەردەمێکە نووسراوە کە جنابی مام جەلال لە پێداگری کردو لەسەر داڕشتنەوەکەی و چۆن داڕێژێتەوە و بە چ شێوە یەکزامنی مافەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان تاکرا واتە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ مادەی 140 کاتە گەڕانەوە بۆ دەستور و گەڕانەوە بۆ دەستور واتە زامنکردنی مافەکانی هاوڵاتیان چ لە بودجە لە شایستە دارایەکان لە مافی بڵین سیاسی و ئابووری بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان زامنەکرێت ئەمە یەکێک لەو نقطانی کە جنابی کاکباڵی زۆر تەکیدی لێ کردوتەوە لە کۆبوونەوەکانیش لە مودیر ڕابردووە دوو هەفتەیەک تەخیر بوون لەسەر پێکێنانی کابینەی نوێی سوودانی تەنها لەبەری لەبەری پێداگری کردو لەسەر کەرکووک ناوچە دابڕندراوەکان و لەسەر بودجەی
هاوڵاتیان با بڵین بجێری کوردستان کە ئەبێ بە موچەوە هاوڵاتیان ئەمانە نقطەی ئەساسین پێچوانی ئەو بیرکردوانن کە وەکوتم حزب با بڵین پۆپۆلیستەکان کە تەرکیزەکەن لەسەر بابەتی زۆر لاوەکی و بارزیەکەن بۆ جوڵانی مەشاعری هاوڵاتیانەمە لەلایەک و پێچوانی ئەوەشی کە پێمان وابێن نەخێر نقطەیەکە و ئێمە نقطەیە ناجوڵین و چۆنەڵی مەجال نایڵین بۆ گفتوگۆ نەخێر ڕاستترین سیاسەتی جنای ئیمام جەلال لە مودەی ڕابردووە بیشەوەیە کە کۆکردنەوەی لایەنە سیاسەکانە جناب پرسیارەوە بەڵێ بێگومان ئەو هەموو ماڵە و ئەو هەموو شوێنی کە لە بەغدا هەیە بۆچی لە ماڵی ئیمام جەلال وەڵامەکەشی وەکو وتم یەکەم شەرعیەتێکی مێژووی هەیە ماڵی ئیمام جەلال لەمە یەک دووەمیش هەم پێداگری جنابی کاک باوەڕ لەسەر سیاسەت جنابی ئیمام جەلال ئەمەش خۆی بۆ خۆی وای کردووە کە بتوان هەموو لایەنەکان و پێگەی یەکێتیشە لە پێگە و ڕۆڵی یەکێتیە لە ینی ڕووداوە هەرێمی و عراقی و ناوخۆیەکان بەڕاستی دکتۆر بڕیاچکە خۆت لە بەغدای ئەزانی کە ئەم پێگەیە چەندە گرنگەیە سەر لە ئاراسەکردنی ڕووداوەکان و بەدەستێنانی و دەستکەوتانەوە پارێزگاریکردن لە دەستکەوتەکانیش کە بەدەستهاتون بەڕاستی یەکێک لەوانەیە کە ئێسافتەن بۆ قسەکانی جنابی لەو سیاستانی کە بە چ سونەکان و شیعەکان بە هەموو بەرە جیاوازەکانیانەوە کۆکن لەسەر ئەو سیاسەتی یەکێتی نیشتمان کە پەیڕەوی یەکات یعنی سیاسەتێکە کە سیاسەتی ڕق و کینە نیە بەڵکو سیاسەتی کۆکردنەوەی لایەنەکان سیاسەتی خزمەتکردنی هەموو هاوڵاتیانی عراق بە شێوەیەکی گشتی من لە مودەی پێشووە کە سەردانێکی بەستەمان کرد بە کۆمەڵی مەسانەیانی ئەوەندەی کە پێداگریمان کردووە لەسەر ئەو مەلەفە گەندەڵیانە کە بەشێکی زۆری پەیوەندی بە هاوڵاتیانی عراقەوە واتە پەیوەندی بەرێمی کوردستان نییە بەڵام پێمان وتون و جەختمان کردوتەوە کە گرنگە خزمەتکردنی عراق بە هەموو پارێزگاکانیەوە بە یەکسانی واتە نەبێت تەنها ئەوە بێ بڵێن ئێمە ئەمانەوێت مافێک بچڕین بۆ هەرێمی کوردستان و بە پێچوانەوە هەموو باقی عراق ئێمال پێ نەخێت هەر کاتێک پێمان وابێت ئەگەر عراقێکی لاواز عراقێکی گەندەڵ عراقێک کە با بڵین پایەکانی دیموکراسیان نەچەسپی بێت باشە ئەوە بیرکردنەوەیەکی زۆر هەڵەمانە بێت و باجەکەشیمان داوە لە مودەی ڕابردووە لەبەرەوە ئەبێت کار بکەین بۆ عراقێکی نزیک بۆ عراقێکی دیموکراسیەتێکی پتەوی هەبێت بۆ عراقێک کە مافی ئینسان و مافی هەموو لایەنە جیاوازەکانی تیا فراهم کرابێت ئەو کاتە هەرێمی کوردستانی بەهێز و پتەومانە بێت و ئەتوانین ڕاستەخۆ با بڵین مافەکان زۆر بە ئاسانتر بەدەست بێنین و بێگومان هەتا هەمانگیەکان ئاسانتر بێت کێشەی چۆنەڵی بەدەستهێنانی مافەکانیش یا شەڕ بەدەستهێنانی مافەکانیش ئاسانتر بێت ئەو کاتە گەڕانەوە بۆ دەستور و دەستوریش زامنی هەموو مافەکانی کردووە نزیکەی 15 ساڵە ئێمە کە دەستوردا ڕژراوەتەوە بەشێکی لە سەرەتایەتوانم بڵێن بە گڕوتینێکی زۆرەوەیش لەسەر کرا بەڵام لە دوای 2013 بە دیاریکراوی پێشلکاریکی زۆرمان تیابینیەوە ئێستا مای بە خۆشیکی زۆرە گەڕانەوە بۆ دەستور ئەمەش لە سایی بێگومان ئەو سیاسەتەی کە نیشتمانی چکامە یەکێکە لە نقطە سەرەکیەکانی گەڕانەوە بۆ دەستور کە مادەی وڵای هەر لەسەر مەسەلەی سووربوون لەسەر ینی جێبەجێکردنی مادە دەستوریەکان ینی زۆر جاریانی ئێمەمان بیستۆ چاودێرانی سیاسی دەڵێن کەم تەرخەمی لە هەرێمی کوردستان هەبوو لە حکوومەتی هەرێمی کوردستان هەبوو لە بەرامبەر بەغدا بۆی کە نەیتوانیوە فشار بکە بۆی مادە دەستوریەکان وانی کە پەیوەندی هەیە بە خەڵکی هەرێمی کوردستان و عراق بە تایبەتی ناوچە کێشە لە سەرەکان جێبەجێ بکات دواتر دێمە خزمەت جەناب دکتۆر بڕای بە تایبەتی بۆ هەندێک مەسەلەی تر پەیوەندی بە هەرێمی کوردستان و هەروەها بە ناوچە جناوکانەوە هەیە کە یەکێتی لەو بارەیەوە چی کردو بە تایبەتی لە ڕووی بودجە و پرۆژە یاسای بودجە کە ئینشاڵڵا بزانین لە داهاتووە هەرێمی کوردستان چۆن پشکی دەبێت لەوەدا دواتر دێمە خزمەت جەنابەت کاک پێشڕۆ ینی مەسەلەی پاراستنی وەکو دکتۆر بڕیاری ژاماژەی پێداگە عێراق ئارام بێت دیارە بۆ هەموو عێراقیەکانە بە هەرێمی کوردستانیشەوە ئەگەر سنوورەکانی عێراق پارێزراوە بێت وە تۆکمە بێت پارێزراوە بۆ هەموو عێراقیەکان و بۆ خەڵکی کوردستانیش و بۆ ئەزمموی کە لە هەرێمی کوردستان و عێراقی ئەگەر عێراق دیموکراسیەکەی چەسپاو بێ دیارە بە دڵنیاییەوە هەرێمی کوردستان زیاتر سوود دەبینێت چونکە وەکو دەوترێ ینی عمقی هەرێمی کوردستان بەغدایە و ئەگەر بەغدا پارێزرا و ئارام بێت دیارە هەرێمی کوردستانیش دەستکەوتی باشی دەبێت یایدا ئەم ڕۆڵی کە یەکێتی دەیبینێ و سەرۆکی یەکێتی دەیبینێ دیارە لە خۆڕان نەهاتووە ینی جەنابەت ڕاتچیە لەسەرەوەی کە یەکێتی دەیەوێت عێراقێکی پارێزرا و بەغدایەکی ئارام هەبێت پێچەوانەی هەندێک لایەن کە دەیانوت ئەگەر بەغدا ئارام نەبێەوە دۆخی عێراق پەشێو بێت ئێمە سوود دەبینین لە هەرێمی کوردستان ئەم ڕایان چۆن دەبینی بەڕاستی
لە ڕاستی ئەم ڕێیەکێتی یان ئەم هەنگاوانەی کە یەکێتی پەیڕەوی دەکا خوێندنەوە یان فەهەمکردنی هاوچێشە جیهانیەکەیە بەرامبەر عێراقە تۆ وەرە سەیری ئەمریکا بکە بە فەرمی و نافەرمی بە هەرێمی کوردستان دەڵێ ئێمە لە چارچێوەیە عێراقێکی ئارامەوە هەرێمێکی بەهێزمان دەوێت بە هەمان شێوە سەیری و سیاسەتی دەروی وڵاتانی ئەوروپا بکە هەر هەمیان هەمان هیما ئیشارە دەدەن بە هەمان شێوە رووسیا بە هەمان شێوە چین بە هەمان شێوە وڵاتە هەرێمەتیەکانیشەوە کاتێک هەموو جیهان لەگەرەوە بن عێراقێکی ئارام لە ناویشە هەرێمێکی بەهێزە بێت پێی بگوتێ هەرێمی کوردستان کە پاڵپشتێکی دەستوری هەبێت کەواتە ڕۆیشتن بەم ئاراستەیە خوێندنەوەی ڕێگا دروستەکەی سیاسەتە ئێمە لە بەرچاومانە کاتێک لە ماوەی ڕابردوو لە ڕێگای ڕیفراندۆمەوە داوای سربەخۆیی کرا هیچ پاڵپشتیەکی دەولی و هەرێمایەتی نەبوو کەواتە بە دیوەکەی تر وڵاتانەوە پێمان دەڵێت ئێوە ئەوسا بەهێز دەبن کە لە چارچەوەی عێراقا بن کاتێک ئەم هاوچێشەیە سەلما کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستانیش باشتر لە هێزەکانی ترە فەهمی ئەمەیان کرد بێگومان دەبێت ئەم هەنگاوانە بگرنە بەرکە ئێستا دەگرتێ بەرەوە بۆچی لەبەرەوەی ئێمە بینیمانەوەکو هەرێمی کوردستان نەوەکو لەبەرەوەی سیادەمانە لەبەرەوەی لە هاوتای هێزی وڵاتانی هەرێمایەتی نین بە هەمان شێوە لەبەرەوەی پاڵپشتێکی هەرێمایەتی و جیهانیشمانیە بۆ پاراستنی سنوورەکانمە بەو ئەندازەیە کە ئێمە دەمانەوێت ئێمە نەماتوانێت ڕێگری لە هاتنی هێزی تورکیا بکەین کە بەشێکی زۆری باشووری کوردستانی داگیر کردووە و بنکێکی زۆری سەربازی تێدا دامەزراندووە کاتێک ئێمە نەتوانین ڕێگریان لێ بکەین یان بە قسەمان نەکەن کاتێک داوای چوونە دەرەوەیان بکەین بێگومان دەبێت بەغدا بکەینەوە ئەو ڕێگرەی کە هەرێمی کوردستان بپارێزێت ئێستا هەمومان دەیزانین هەرێمی کوردستان سنوورەکانی ڕۆژانە هەم لەلایەن تورکیاوە پەلامار دەدرێت هەمیش لەلایەن ئێرانەوە پەلامار دەدرێت پاراستنی ئەم هەرێمە بەوە دەبێت لە بەغداوە فەهمەچی هەمەلایەنەی گشتگر دروست بکرد بۆیە کاتی ئەم دانیشتنەی کە لە ڕۆژانی ڕابردوو ئەنجام درا بەر لە سەفەرەکەی محەممەد شیع سوودانیە بۆ ئێران ئەمە دەردەخا کە کاتێکی گونجاوە لەوێشەوە کاتێک یەکێک لە بابەتە ئەساسەکانی کۆبوونەوە بریتی بوو لە تێگەیشتێکی هەمەلایەنە کە پێویست بۆ دەکات سەروەری عێراق بپارێزێ ئەمەش دیسان هەنگاوێکی تەندروست و دروست لۆژیکە کاتێک محەممەد شیع سوودانیش دەچێتە ئێرانەوە دەوێت ئەم فەهمە بگەینتە بگاتە سیاسەتی عێراقیەوە لەوێ دەرەوە لە پێناو پاراستی سەروەریەکانی ئەمەش هەنگاوێکی دروستە بۆیە من دێمەوە سەر ئەم قسەیە ڕێگا دروستەکە لە بەردەم هەرێمی کوردستان بریتێ لە سیاستکردن بە شێوەیەکی نەرم سۆفت لەوێ و دەتوانین هەرێمی کوردستانمان بپارێزن بۆچی لەبەرەوەی ئەم جارێکیش ئەم قسەم لە شوێنێشتر کردووە هەرێمی کوردستان ڕێک وەکو کەشتیەکە لەناو زەریایەکی پڕ لە شەپۆڵی گەورە گەورە ئازایەتی لەوە نییە بیدێ بەردەم شەپۆڵەکانەوە کە کەشتێکە لێ پارچە پارچە بکە بەڵکو ئازایەتی لەوەیە لە بەردەم ئەم شەپۆڵە گەورانە خۆت لابدەی و کاپتنە باشەکەی کەشتێکە ئەوەیە کەنارێکی ئارام لەنگەر بەردەم شەپۆڵە بەڵێ سەرەتا خۆی بپارێزی لەم شەپۆڵە گەورانە اینجا کەشتێکە بگەێنێتەوە کەنارێکی ئارام و سەرنشینی کەشتەکان بپارێزراوی بباتە کەنارە ئارامەکە بۆیە ڕێک هەرێمی کوردستانیش ئاوایە کاتێک ئێمە ناتوانین بەرەنگاری تورکیا بینەوە کاتێک ئێمە ناتوانین بەرەنگاری ئێران بینەوە کاتێک ئێمە بناتوانین بەرەنگاری وڵاتانی تر بینەوە ڕێگا ڕاستەکە ئەوەیە هاوتابین لەگەر ئەم ئەو فەهمە سیاسیە دەولیەی کە لە سەرتاسەری دنیاوە بە ڕێگای ئامۆژگاری بە ڕێگای بەیاننامە بە ڕێگای بینین بە ڕێگای دیبیت بە ڕێگای هەموو ئامرازەکانی گەیاندنە بە سەرکردایەتی سیاسی کووردە لە دیدارە فەرمی و نافەرمیەکانەوە پێمان دەڵێن ئێوە پێویست دەکات ڕێگای چوونە دەرەوەتان بەغدا بێت بۆیە ئەمە ڕێگا دروستەکەیە کە دەبێت هەموو هێزە سیاسەکانمان لەوێەوە هەنگاو بنێن بەغدا بکەنە وێزگەی ساختکردنەوەی ناکۆچیەکان ئەمە لەلایەکی تریشە دەرکەوتووە کاتێک ئێمە ئەگەر سامانێکی زۆری سروشتیشمان هەبێت پێویستی بەوێ ژینگەیەک فراهەم بکەین تاکو ئەم سامانە ساغی بکەینەوە ئەویش چۆن دەبێت بەوە دەبێت کە لە دیسان لە بەغدا ئەو ژینگە ئارامە دروستکەین لەلایەکی تریش ئێمە هەمومان دەیزانین سنوورێکی بەرفراوانی هەرێمی کوردستان ئێستا بە ناوچەی جێناکۆک لە دەستوری عێراقا پێناز کراوە کە خۆی لە مادەی ١40 بەشەژی هەرە زۆری ئەم سنوور دەبێتەوە
بۆ ئەوەی ئەم سنوورە کە 150 هەرێمی کوردستان باشووری کوردستان پێکدێنن بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان و لە ڕووی مادی و لە ڕووی معنەوی و قەرەبووی خەڵکەکە بکرێتەوە و ئەم شوێنە نەبێتە شوێنی داڵدەدانی ڕێکخراوە تیرۆریستەکان وەکو بینیشمان لە ماوەی ڕابردوو شوێنی چەگەرەکردنی گەرەی ڕێکخراوە تیرۆریستەکانی هاوشەوەی داعش بوت بەوە دەبێت فەحمەکی هەمەلایانە لەگەر هەم هێزە سیاسی شیعەکان و هەمێژە سیاسی سونەکانەوە دروست بکەیت تاکو لەوێەوە هەنگاو بنێن بۆ جێبەجێکردنی مادەی 140 چکە هەمومان دەیزانین جێبەجێکردنی بڕگەکانی مادەی 140 بە هەر سێ قۆناغی دەستوریەوە لە دەسەڵاتی هەرێمی کوردستان نییە بەڵکو لە دەسەڵاتی حکومەتی ناوەندە بۆ دەتوانیت جێبەجێ بکەیت کە فەحمەکی هەمەلایانە دروست بکەیت بە دنیاش بڵێ کە من دەمەوێت ئەو ناوچانە بگەڕێن بۆ سەر هەرێمی کوردستان بەلایانی کەمەوە تاکو نەبێتەوە شوێنی کۆبوونەوەی کاراکتەرە تیرۆریستەکانی وەکو ئێستا لە بەشێکی زۆری ئەم ناوچانە داڵدەیان داڵدەبوون و تێدا کۆبوونەتەوە بۆیە بە هەموو پێوەرەکان ئەگە لە پێناو بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێت لە پێناو بەرژەوەندی باری ئاسایشی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێت لە هەرێمی کوردستان بەوە دەبێت فەحمەکی هەمەلایانە دروست بکەیت لەگە بەغدا سەرباری هەموو ئەوانەش ئێمە دەیزانین ئەگەر نێوانی هەولێر و بەغدا باش بێت دەبێتە بنەمایەک بۆ پێدانی بودجە و موچە دەبێتە بنەمایەک بۆ دروستکرد بۆ بەرقەرارکردنی قانونی نەوت و گاز دەبێتە بنەمایەک بۆ دروستکردنی بجێبەجێکردنی مادەی 140 و دەبێتە بنەمایەکیش بۆ پرچەکردنی هێزی پێشمەرگەی کوردستانە کە هەموو ئەوانە مادەی دەستورین و پێویستە جێبەجێ بکرێت وەکو وێڕای کۆمەڵک مافیترا لەسەر مەسەلەی وڵاو پرچەکردن و دابینکردنی ینی بودجە بۆ ئەو لیوا تایبەتانە هەر لە ڕۆژانی ڕابردووە بینیمان ینی بە هەوڵی ئەندامانی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عراق ینی تا ڕادەیەک ئەو کێشەیە چارەسەر بوو ئەو لیوایی کە پێم وابێت لە کردکو و دواتر پرسیاری ڕۆژەکەم لە ینی دکتۆر بڕیار دەست خۆش کاک پێشڕۆ دێمەوە خزمەت جەنابەت دکتۆر بڕیار ینی وەکوی کاک پێشڕۆ ئاماژەی پێدا ینی چارەسەرکردنی کۆی بابەتەکان پەیوەستە بەم هەوڵانەی کە بۆ نمونەی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە نێویشاندا لایەنەکانی دیکە ئەگەر هەیان بێت دەیدەن لەگەڵ بەغدا و بە دیاریکراوی لەگەڵ لایەنە شیعەکانی پێکەنەری حکوومەتی عراق و ئێستا تا دەرەنجامەکانە بینین هەوڵەکان زۆرن ینی ئاراستەکان بەوەیە کە بۆ نمونە بودجەی هەرێمی کوردستان بتوانێت جێ بکرێتەوە لە بودجەی عراق کە بودجەی 2023 ئێستا ینی قسە و باسی لەسەرەکرێەوە دابینکردنی بودجە بۆ مادی 140 جارێکی دیکە کە کارا کراوەتەوە هەروەها دابینکردنی بودجە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان و پڕچەکردنی ئەو لیوە هاوبەشانەی کە هەیە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێوەی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو بینیومانە لە داهاتوو ڕۆڵەکەتان چۆن دەبێت شڕتر یەکەنەوە بەو ئاراستەی کە ئەم هەنگاوانە بخرێتە سەرپێ و مەترسیەکان لەو ڕۆژەوە کەم بێتەوە بۆ هەرێمی کوردستان ئەوانەی کە بابەتانی کە پەیوەندی بە بڵین بوعدێکی سیاسی هەیە زۆر جار کاری لەسەرەکەین و هەستەکەین بەربەستێکن نابینە ئەنجام بەڵام ئەم ڕێکەوتنە سیاسیانی کە ئەکرێت ئەم کۆبنەوانەی کە ئەکرێت بە بەشداری سەرۆکی حکوومەت با بڵێن سەرۆک وەزیرانی عراق بەشداری سەرۆکی پەرلەمان واتە بەشداری هەموو سەرکردە حیزبیەکان و حکومیەکان و پەرلەمان ئەبینین کە بربەستەکان ناهێڵێت بۆ ئێمە و کاتە ئاسانترە توانین کاری لەسەر بکەین واتە بەشێکی زۆری کاری پەرلەمانی کە ئێمە دەستی ئێنێ ئەوانەی کە بعدێکی سیاسی نییە بە ئاسانترە گەینە ئەنجام و ئەوانشی کە لەمە دووە بعدێکی سیاسی مادەمە و ڕێکەوتنانە هەیە تەسەورەکەین ئاسانکاریکی زیاتر بێ بۆ ئێمە لە مودێر ڕابردووە بڵێ ئەتوانین بڵێن کەڤەری بەشێکی زۆری لە بابەتەکانمان کردووە هەم لە مەسائلی جۆرا و جۆرەکان لە مەسائلی دەرمان لە مەسائلی سوتەمەنی لە مەسائلی خۆراک و ئارد و ئەوانی کە پەیوەندیدارە بە حکوومەتی ناوەندە بۆ هەرێمی کوردستان ئەنجامی باشیشی هەبووە هەرچەندە بەشێکی لەلایەن خۆمانەوە ڕێگری لێکراوەواتە با بڵێن بەداخەوە لە چەند نقطەیەکە لە حکوومەتی هەرێمەوە ڕێگری لێکرا ینی یەکێکیان لە مۆزوعی بنزین و سوتەمەنیە لە حکوومەتی هەرێمەوە وەزارەتی سامان سروشتیەکانەوە ڕێگری کراوە بەشێکیان پەیوەندیدار بە دەرمانەوە لە وەزارەتی سەحە وەزیری سەحەوە ڕێگری کراوە ینی هەموو ئەمانە گەرم ڕێکەوتنە سیاسیانە هەبێت ئەو کاتە ئەو ڕێگریانەش دەورێکی وای نامێنێ و کاتێمە دەستکراوەترە بین نەتوانین ئیشێکی زیاتر و بەرهەمێکی زیاترمانەوێ بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەر ئەم چەند ڕۆژەی کە ئەمانەی لەسەر ئضافتەن قسەکانی جناب و ئەو بەڕێزش کە ئەوەیە کە
لەسەر مۆزوعی بەشە با بڵێن جوتیارانەوەی کە ئەو پارەی قرار بوو تەرخان کرێ بۆ جوتیاران کەم و کوڕێکە بوو لە ساڵی 2015 و 16 لە مستحقاتی لەگەڵ لیژنەی خۆمان کە قسەم کرد پارەی گەنمی جوتیاران لەگەڵ لیژنەی خۆمان لیژنەی اقتصاد و صناعة و تجارە کە پەیوەندیدارە بۆ وزارەتی تجارەوە بە شێوەیەک گەشتینە ئەنجام کە ڕئیسی لیژنە لەسەر داواکارەکەیمە خۆی وتی من خۆم وەکو ڕئیس لیژنە حەزەکەم ئیمزای بکەم و طبعاً ئیزافتەن بۆی کە نووسراوە ئاماژە بە ناوی ئێمە دراوە کە داوامان کردو بەڵام وتی ئەمە بابەتێکە مادام بەو شێوەیە بێت ئێمە بە تەواوی پشتگیری لێکەوە واتە تەنها نەبوو لەوە دەرچوو کە تەنها داواکاریەکی بەندە بێت وەکو پەرلەمانتارێکی یا پەرلەمانتارێکی کوردستان بەڵکو بوو بە داواکاری ڕئیسی لیژنەی تجارە کە ئەمە بێگومان قورساییەکی زیاترێ بێت لای وەزیر و لای جیهەتی ئەوەی کە جێبەجێکردنی کارەکەی لەسەرە قەزدم لەوەیە بەم هەماهەنگیە ئاسانتر کارەکانمان بۆ ئەڕوات بەم ڕێکەوتنە سیاسی کە ئەکرێت پێشوەختە ئاسانتر کارەکانمان بۆ ئەڕوا و بابەتی پەیوەندیدار بە بودجەی 2020 کە جناب باسی کرد بابەتی بودجەش یەکێکە لەو بابەتانی کە لە ئێستەوە ئامادەکاریی زۆری بۆ ئەکرێت ڕێکەوتنی سیاسی پێشوەختەی بۆ ئەکرێت چونکە ئەمە بە 4 مەرحەلەیە ئەڕوات هەم لە وەزارەتی دارایی ئامادەکاری بۆ ئەکرێت دوایە چێتە با بڵێن ئەنجومەنی اقتصادیەوە دواتر چێتە ئەنجومەنی وەزیران تەسویتی بۆ کرێت پاشانێتە ناو ئەنجومەنی نێران بۆی تەسویتی لەسەر بکرێت ئەوەندەی کە وردەکاری هەیە یەکە بێت لە با بڵێن ئەبێ بە گەورەترین بودجەی عێراق لە نێوان 150 بۆ 200 تریلیۆن نابێکن دیکی زیاترە زیاتر بێت لە 100 ملیارد دلار وەکو بودجەی 2023 عێراق و پشکی کورد ئایا بەپی لە 170 ئەبێت لەو لە 114 کە وەزارەتی تەخطیط ئەعلانی کردووە یان چۆنە بێت ئەگەر لە هەر یەکێک لەو حاڵەتانە ئەگەر لە 170 بێت لە نێوان 25 بۆ 35 تریلیۆن نابێت ئەگەر لە 114 بێت لە نێوان 21 بۆ 28 تریلیۆن نابێت نەتیجە ئەوەیە کە گەشتونەتە دانوستان و گەشتونتە قسەکردن لەسەرەوەی کە ئایا بودجەکە چەندێکە بێەوە ڕنگدانەوەی واقعی بەپێ ڕنگدانەوەی واقعی ژماری دانیشتوانی هەرێمی کوردستان بێت گرنگەوەی کە قۆناغی زۆر باش بڕدراوە ئەم ڕێکەوتنانەوەم دانیشتانەوە ئەکات کە کارەکان زۆر ئاسانتر بێت کە ئەوەی کە لە عێراقا لە سیاست و لە حکومڕانی لە عێراق تێگەشت و ئەزانەیە کە هەر کارێک کە بەبێ ڕێکەوتنی سیاسی دەستی ئەیرێتە یان زۆر قورسە بیان ناگێتە ئەنجام لەبەرەوە گرنگە بگەڕێمەوە بۆ سەرەتای قسەکانم گرنگە ئەم ڕێکەوتنانیان قسانەوەم دانوستانانەی کە لانە سیاسەکان کۆ بکرێنەوە و لەسەر مەبادی و نقطە خاڵە سەرەکیەکان ڕێکەوتن بکرێت لەسەر ئەوەی کە گەڕانەوە بۆ دەستور و بەپێی دەستور کار بکرێت چونکە هەموو بابەتی بودجە بابەتی ئەم پەیوەندیدار بەم هێزانی کە دروستێکرێت لە لیوای هەبەش بابەتی پەیوەندیدار بە بتاقەی تەموینی و بە خۆراک و بە ئاردی هاوڵاتیانەوە بابەتی پەیوەندیدار بە سوتەمەنی و بە بەنزینەوە بابەتی پەیوەندیدارمەوەکو مافەکان هەمووکو ئەرکەکانیش کە لەسەر حکومەتی هەرێمە لەسەر ئەو ئەرکانی کە پێویستە جێبەجێ بکات چونکە بیرمان نەچێت لە مودەی ڕابردووە سیاسەتی حکومەتی هەرێم تاکوەستە سیاسەتێکی هەڵە بووە زۆر بەڕوونی دیارە قەزەیەکی زۆر یا داوایەکی زۆر لە محکمەی اتحادی لەسەرکە ئێمازان محکمەی اتحادی بەرزترین دەسەڵاتە و قرارەکانی تانی لێنادرێ قەزەی جۆرا و جۆری لەسەر حکومەتی هەرێم لەبەرەوە گرنگە کە بێداچوونەوەیەک تەنها قسەمان لەسەرەوە نەبێت مافی هاوڵاتیان هەرێمی کوردستان یا مافی ئێمە چێ بەڵکو ئەرکی ئێمەش تێ لە هەمان کاتە چونکە ئەگەر بەم سیاسەتەی تەنها بیر لە مافکەینەوە بیر لە ئەرکەکانمان نەکەینەوە ناگەینە ئەنجام و پێم وایە کۆبوونەوەکانیش کە ئەکرێت و دانوستانەکان تەنها جەخت لەسەر مافی هاوڵاتیان و لەسەر با بڵێن لەسەر داخوازیەکان نییە بە شێوەیەکی گشتی بەڵکو ئەگەر بمانەوێت چارەسەری درێژخایەن و ڕیشەیی بکەین بۆ ئەم کێشانی کە لە ئێستا هەیە ئەبێ قسە لەسەر ئەرکەکانیشمان بکەین وەکو حکومەتی هەرێم بەرامبەر بە عێراق بەرامبەر بە عێراق بەڵێ دەستخۆش دکتۆر وەڵامێ هەر وتەشێ وەرگرم بۆی دواتر بچمە لای کاکپێشڕۆ ئیش بە هەمان شێوە دواپیامی خۆی بگەێنێ تا چەندە ینی گەشتبینی لە داهاتووە ڕۆڵ و پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو جوڵانەی سەرۆک باڵجەرا تاڵابانی لە بەغدا و ئێوەی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران ببێتە مایی هێنانی خۆشببختی و پارێزراوی لە ڕووی ئاسایش و ئارامی و خەڵکی کوردستان بەڵامەگە بە کورتی پێم بڵێ سوپاس دەکەم دکتۆر بڕیار من نەمێ یەک ئاماژە زۆر بە کورتی ئاماژە بە لە نێو ماڵی شیعە ناکۆکی هەیە تا لە مودەی ڕابردووە ئەگەر ئاگدار بن ینی
گەشتە و ڕادەی کە قەیس خاس علی قسە لەسەرەوە کردووە کە سوودانی تەنها مۆزەفێکی ئیطاری تەنسیق ئێمە کێشەیەکی گەورەیە لە نێو ماڵی شیعە بەدەر لە چونە دەرەوەی ڕەوتیسە لە نێو ماڵی سونەیە بە هەمان شێوە کێشە هەیە بە تایبەت لە دابشکردنی وەزارەتەکانە زۆر بەڕوونی دیار بوو ئەگەر لە نێو ماڵی کوردیە کێشەکان بەردەوام بێت قورسە چوونە پێشەوە لەبەرەوە گرنگە ئەم سیاسەتی کێتی دەستیاوەتێ هەموو لایەنە سیاسەکانی تر بێ پارتیەوە بە یەکگرتووە بە کۆمەڵەوە بە هەموو لایەنەکانی تری معارەزەوە شان بە شانی یەکێتی پەیڕەوی بکەن ئەگەر پەیڕەوی بکەن ئێمە زۆر گەشتبی نەبین بەڵام ئەگەر پەیوەندیەکان یان نێوماڵی کورتپرش و بڵاو بێت تەسەورەکەین قورس بێت دەستەکانی خۆش دکتۆر برا کاک پێشڕۆیسی جەنابیش لە ماوەی کەمتر لە یەخولەکە سوپاسەکەم دوا پەیامی خۆ بگەێنی لە دوای پرۆسەکانی هەڵبژاردننی عێراقا کورد لە باشووری کوردستانە بە 4 ئەجندا چوونە بەغدا ئەجندایەک پارتی دیموکراتی کوردستان ئەجندایەک نەوەی نوێ ئەجندایەک بریتی بوو لە هێزە ئیسلامیەکان ئەجندایکی بریتی بوو لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر ئەمە هەنگاوانەی کاک پاوڵ تاڵەبانی بنەما بێت بۆ ڕێخستنی ئەم ئەجندانە زۆر باش دەتوانین مافە بە ڕۆیشتوەکانمان لە ماوەی ڕابردوو بەدەست بهینەوە و قەرەبووی ئەو قۆناغانەش بکەین کە پێویست بۆ دەبوو هەرێمی کوردستان بەدەستیان بینی بۆچی لە بەرۆی لای هەمومان ڕوونە هێزە شیعەکان لە ناو خۆیان ناکۆکن پێویستیان بە هێزی کوردیە وەکو چۆن هێزە سونیەکانیش کۆکنین پێویستیان بە هێزی کوردیە هێزی کوردی لە ڕووی ئەو ڕۆڕە میحوەریەی کە ئێستا خەریکە دەیگەڕێنەوە وەکو چۆن پێشیان ئاوای مامجلال هەیبوو دەتوانێت مافەکان بەدەست بێنێتەوە بەڵام ئەویش دەسە بنەمای ئەوە بێت کە هەموو هێزە کوردیەکە پاڵپشتی ئەم هەنگاوە بن کە بنەما بێت هەوێن بێت بۆ ڕێخستنی ئەجنداکانەوە ئەو ساوە دەتوانین دڵنیایی ئەوە بدەین کە هەرێمی کوردستان لە بەرامبەر هەموو ئەو گۆڕانکاریانێک کە لە ناوچەکە بە شێوە فراوانێکەش لە عێراقا بە شێوە تایبەتەکە وجودی هەیە پارێزراو بین نەک پارێزراوین بەڵکو دەتوانین پێشکەوتن و پێشکەوتنی زیاتر بەدەست بێنێت بۆیە ئومێدەوارم ئەم هەنگاوانە هەنگ بەردەوامیان هەبێت ببێتە وزەی کۆکردنەوەی هەموو هێزە کوردیەکان بۆی کورد ئامادە بێت لە بەردەم ئەم گۆڕانکاریە گەورانەی کە لە ناوچەکە ڕوویدا و وەکو ڕوژ دەدا زۆر سپاس بۆ برانی بەڕێزم کاک پێشڕۆیسی چاودێری سیاسی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمان بووی سپاس بۆ دکتۆر بڕیار ڕەشید ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ سپاسەوە جەنابیشیان لە شاری بەغداوە لەگەڵمان بوو بەڵێ بینەرانی بەڕێز ئێوەش هەمیشە شاد و سەرکەوتوو خواتان لەگەڵ